لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش زۆر بە کورتیم شەو لەگەڵ دکتۆر شێخ مرشید خەزنەوی کەسایەتی ئاینی و نەتەوەیی کورد لە ڕۆژاوای کوردستان گفتوگۆکەم. دکتۆر ماوەی ڕابردوو بە دڵنیاییەوە دوای پێشهاتەکانی سووریا و ڕۆژاوای کوردستان چوو بۆ ڕۆژاوا هەوڵ و کۆشەکانی خۆی بۆ دروستکردنی یەک ڕیزی نێوان لایەنە کوردستانیەکان لەوێ بوو، دیارە ماوەیەکی باش لەوێ مایەوە. ئێستا هاتۆتەوە بۆ باشووری کوردستان بزانین ڕاستیەکەی دۆخەکە تایبەت بە یەک ڕیزی کورد لە ڕۆژاوای کوردستان و زۆر پرسی پێش بە دڵنیاییەوە گەیشتووە بەچی. دکتۆر سڵاوت لێبێ، هیوادارم زۆر زۆر باشبی، بەخێر بیتەوە بۆ باشووری کوردستان و بەخێر بیت بۆ زووم. چویت گەلەک سپاس کاکرانج. لوتفت هەیە چویت یەک ڕیزی دروست بکەی یا شێخ، گەیشتیت بەچی لە ڕۆژاوای کوردستان؟ دەنگیت نەهات کاکرانج؟ گوێت لێمە ئێستا دکتۆر، وتم چویت یەک ڕیزی دروست بکەی لە ڕۆژاوای کوردستان، گەیشتیت بەچی؟ گەیشتن بەچی بەگشتی؟ بەلێ کاکرانج، بێگۆمان بۆ خاترێ ڕێزگرتنی سیاسی و ئیتیفاق و یەکیتیکی سیاسی نابەینە تەڤگەری سیاسی کورد ڕۆژئاوای کوردستانمە ئەو خزمەت و خاباتی دکرد ji ber got pîwîstîk û darûretekî zor giring bû. Emro jî înşaallah ew yanî encamî godane li zor başin gerek di nêzîktirîn kat û weqt de jî ew civînên di nabeyna biraderên enekese we pêyeneke we partî û ehzabên xarîcî ew her du encûmene jî înşaallah dest pê bikin ji bo xatirî goriyeyî siyasî muşterek yanî nerînekî hevbeşî siyasî bêne diyarkirin we paşî nîşandekî bê avakirin bê durustkirin bo xatirî got guftûgo li gel Şam bike. Ew elhemdulillah ew daxwaziyên me bi rêk vediçin, ew astengiyên got hebûn, ew kelemên got diketine pîşiya wê rêzgirtinê de wê ittifaqê de hêdî hêdî têne pûçkirin têne helandin. Gerek di nêzîktirîn kat de ew civînên dest pê bikin înşaallah. Bêgoman piştî dîtinên kak General Mazlûm Ebdê li gel biraderên enekese de we civîna Cenabê General Mazlûm Ebdê li gel Cenabê kak Mesûd Berzanî jî bêgoman ew hêvî baş bilind dikirin we gelek astengî jî pûç kirin helandin ji ber wê yekê di nêzîktirîn kat de gerek ew civînên dest pê bikin. Heta îsta ew civînên got bêjin berfira nabeynî enekese we nabeynî pêyeneke dest pê nekiriwe, lakin nêzîktirîn kat de dest pê dike ji bo xatirê îttifaqî li ser ew nerînî hevbeşî siyasî we avakirina şandekî bo guftûgo li gel Şam. باش دکتۆر، دیارە جەنرال مەزلوم هەڤاڵانی دیکەی لە ئەنەکەسە بینی بە دڵنیاییەوە کۆبوونەوە، توانی پێم بڵێ ینی گفتوگۆشیان کرد ئەم چی ئەوێ ئەو چی ئەوێت، داواکاریەکانی ئەم لەو چییە و بە پێچەوانەشەوە تۆش بە دڵنیاییەوە لە ڕۆژاوای کوردستان بووی لەگەڵ هەردووکیانە زیاد لە جارێک بە دڵنیاییەوە دانیشتووی، ئەتوانی پێم بڵێ لەسەر چی ڕێکەوتون شتە بنەڕەتیە گرنگەکان و چی ماوە ڕێکەوتنی لەسەر بکرێ بۆی کۆبوونەوە گەورە گشتگیرەکەی کە خۆت ئێستا باست کرد ئەبێ بکرێ ئەنجام بیرێ؟ بێگومان جەنابی جنرال مەزلوم عەبدی ئەو بوو دەستپێکێدا خودانی ینی بانگی ئیتیفاق و ڕێزگرتنی سیاسی و جەنابی جنرال مەزلوم عەبدی ئەو بوو ئێگۆ دیار دکرد گۆ gerek tevgerê siyasî bi hemû etrafên xwe yanî xebat bikin, kar bikin, xizmet bikin, bigihine nerînekî hevbeş bo meselî Kurd we general bi hêza xwe eskerî li piştî ew wekî qewet disekine. Emro ew jî raiyê ew civake yanî guftûgoa got hindirwê biraderên enekese we pêyeneke de dirbas bê. Bêguman ittifaqî sereke got hatibê kirin û yekîtîkî rêzgirtinekî siyasî bê damezrandin we şandekî got herî Şam guftûgo bike. Ew du noqteyê serekî ne got ittifaqî li ser bûne. باش دکتۆر مرشید خەزنەوی، هەندێک ئەمەوێت دیبلۆماسی نەبی لەگەڵما و هەندێک پرسەکان وردەکەمەوە وردە
بە دڵنیاییەوە چەند پێویستی کرد ئەوەنە من ناڵم بە تەواوەتی دیبلۆماسی مەبە لە وەڵامەکانە ئەرکەکەی ئێوە ئازانم چۆنە و چۆن نییە بەڵام ئێمە بمانێ و نەمانەوە لە ڕۆژاوای کوردستان لە بەردەم دوو تێگەیشتنی سیاسی تا ڕادەیەک و نەتەوەیی ڕاستیەکەی دوو تێگەیشتنی سیاسی و نەتەوەیی جیاوازین ئەگەر جیاوازیەکانیش زۆر نەبن بەڵام هەندێک جیاوازی هەیە لە نێوانیان پێم بڵێ ئێمە کۆبنەوەکانی ڕابردوو کۆبوونەوەکەی مەزلوم عەبدی لەگەڵ هەڤاڵانی ئەنەکەسە و هاتنی بەڕێز عەبدی بۆ باشووری کوردستان ئەمانە ئەم جیاوازیانەی کەم کردەوە یان ئێمە هێشتان مامەڵە لەگەڵ دوو تێگەیشتنی جیاوازی سیاسیاکەین لە ڕۆژاوای کوردستان بێگومان کاکرانجیانی فکری جیاوازی هەیە ڕۆژئاوای کوردستان و فکری جیاوازی نەگۆت نابینی پەیەنەکە و برادرین ئەنەکەسە تەنێدەیە حتى پارتیین خارجی ئەو هەندوو ئەنجومەنەژی هەنە پارتیین گرنگن پارتیین گۆ ینی بقەوەتنژی ولكن ئەو جیڤینین گۆ درست بوونە هەنێکی ئەم بێژن ئەو کێ ماسی یانژی ئەو گازندە ئەوێ گۆ برادرین ئەنەکەسە بە تایبەت دکێ ینی لیقاءات و هەفدیتنێ بە جەنابی جێنێرال را ئەو تۆزەکی ئەم بێژن ئەو کێنی گازندە جهێ ڕەحەتیە بوو کێمکردنە سۆزی بە هەورەدانە گۆ وەکی دەمانێکی بێ ئەمە فکری جیاواز بێگۆمان بەردەوامەژی وە هەر بەردەوام بێژی ینی تەسەوری مدا و تشکی طبیعیان تشکی نۆرمالێکی گۆ فکرین جیاواز هەبن ولكن اتفاق لەسەر چەند خاڵین سۆری گرنگی بن سیبەری پاراستنی نەتەوی ئەوەی جهێ اتفاقی بن بێگۆمان ژبلی ئەو خاڵین سۆری گۆ دبن ئاراستەی پاراستنی نەتەوی کورد ڕۆژئاوای کوردستان و ئەو جیاوازی هەر بەردەوام بێ باشە ئەو ڕێکەوتنە گرنگانە چین کە لەسەر با بڵێن خاڵە سوورە نەتەویەکان کراون تا ئێستا تێگەیشتن لە نێوان پێیەنەکە و ئەنەکەسەیە کرابێ لەو بارەیەوە چونکە بەڕاستی ئەمەیان گرنگە بێگومان ئەو ناهستە ئەو هەفدیتن نابینە بەرادەرین ئەنەکەسەوە پێیەنەکە دروست نەبووە بۆ ئەو یەک من ناتوانم بێژم سەر ئیتیفاق وێ بکەن و منە حەقی من نییە من تەجاوزی ئەو حەقی پارتیین و حەحزابین سیاسی بکەم بێ گەرەک چۆن بکن و چاوە بکن و کوژان خالی سۆرە گەرەک تەجاوزی نەبێ ئەوە حەقی من نییە ینی ژبەر گوم من سۆزی دایە ڕاستە من وەک کەساتیک مرشد خەزنەوی من پشگرتی کوردستانێکی گەورە ئازادم ولكن وەختی گۆ تەفگەرا سیاسی بگێ ئاستێکی ئیتیفاق ئەو ئاستی ئیتیفاق کوژان ئاستە بێ من پشگرتم ژبەر ئەو یەکە ڕاستی حەق نابینم ئێستا من تەجاوز بکەم بەری گۆ ئەو گفتوگۆ بنابەینە بەرادەرین ئەنەکەسەوە پێیەنەکە دروست بێ و ئیتیفاق ببن سەر چەند خاڵە ئەو جیڤین و ئەو گفتوگۆ ئەوێ دیار بکێ چێ خاڵین سۆرن ئەوێ گۆ گەرەک تەجاوز نەبن باشە دکتۆر خەزنەوی دوای سەردانەکەی جەنرال مەزلوم عەبدی بۆ هەرێمی کوردستان و بینینی کاک مەسعود بارزانی تۆ جەنرال مەزلومت بینی دوای ئەوە یان نا ناوەڵە دیتن نالاکن تەواسولی هەیە ژبەر گۆ وەختی گۆ ئەو هەفدیتن چێبوو من خارجی ڕۆژئاوا بووم لاکن تەواسولی هەیە چیتان وت کە قسەتان کرد چی وت بەڕێز مەزلوم چۆن باسی دیدارەکەی کرد باسی چی کرابوو بێگومان جەنابی جێنەرال مەزلوم عەبدی کێف خۆش بوو ئەو دیتنەوە هێویە ئیتیفاق و ڕێزگرتنی سیاسی ڕۆژئاوای کوردستان لە جەم جەنابی جێنەرال بێهترژی هەبووە کێف خۆش بوو ئەو هەفدیتنەوە هیویدارە گۆ ڕۆژن وەرن ئینشاءالله ئەو ئیتیفاقە ئەو ڕێزگرتنە بێوجودێش بۆ خاترێ گۆ حەق و مافی ملەتی کورد بێ پاراستن ڕۆژئاوای کوردستان جەنابی جێنەرال زۆر ژێرە گرنگە گۆ حرەکی سیاسی تەفگەرا سیاسی ڕۆژئاوای کوردستان دە ئاستی ئیتیفاق دەبێ لەسەر ئەوان خاڵین سۆرین گرنگی بن سیبەرە پاراستنە نەتەوی و ئەوژی ئامادەیە بە هەموو ئیمکانات و هەموو قەوەتی گۆ پشگرت بێژ ئەو ئیتیفاقەرە دکتۆر هەستت کرد دوای ئەو سەردانە ڕاستیەکەی ئەنی نایشارینەوە لە نێوان پێنەکە و ئەنەکەسە کۆمەڵێک خاڵی یان پرسی هەم سیاسی هەم سەربازی لە نێوان هەردووکیانە هەیە و ئەکرێ باز بکرێن
لە دوای ئەو دیدارە هەستەکەی شتەکان باشتر چوون بەڕێوە و دۆخەکە با بڵێ نزیکی زیاتری بەخۆ بینی لە نێوان هەردوولا. ئێستا ئەو هەفدیتن هێستا حتا ئێستا نەبووە، یانیش بەروەیەکێ من ناتوانم بێژم یعنی بە ئەو ڕەنگی ینی چۆن جهێ ڕازی بوونەیە یانژی ئەو مەوزوعێن خلافی نابینەوادە چ قاسی چ قەدەری دەنی کێم بوونە و جهێ ڕازی بوونەیە ئینشاء الله مەهیوی دارن وەختێک گۆ ئەو هەفدیتن نابینە بەرادەرن ئەنە کەسەوە پێنەکە درست ببێ بکێمانی لەسەر ئاستێ سیاسی جهێ ئیتیفاقی بێژبەرگ و مەوزوعی عسکەری لەشکەری دەستێ جەنابێ جەنرال مەزلوم عەبدی دەیە. باشە. پرسێکی دیاریکرا و زۆر باسەکرێ لە ڕۆژاوای کوردستان و تایبەتیشە بە سووریا بە دڵنیاییەوە مەسەلەی فیدرالیە. تێگەیشتنی دیاریکراوی سیاسی لە ڕۆژاوای کوردستان دروست بووە بۆ ئەوەی کە چوون بۆ دیمەشق. جا ئەمە کەی ئەبێ نازانین، بەڵام بە دڵنیاییەوە داواکارێکی دیاریکراو کە ئەبکرێ شتێکی سەرەکی خاڵێکی سەرەکی و مافێکی سەرەکی کوردبێ لە ڕۆژاوای کوردستان داواکردنی سیستمێکی دیاریکراو یان کیانێکی دیاریکراوە بۆ خۆیان. لەبارەی فیدرالیەوە تەقریبەن یەکلابوونەتەوە لایەنەکانی ڕۆژاوای کوردستان بە خۆسەری دیموکراسیشەوە. یعنی لڕۆژئاوای کوردستان فەرقی هەیە نەبەینە نەرین و فکری ملەتی ڕۆژئاوای کوردستان و تەفگەری سیاسی و تەفگەری سیاسیژی بەداخەوە ژمارەی زۆر گەورە هەیە، ینی بەرکی تەجاوزی 45-6 پارتی و حزب کردە و ئەو ژماری گەورەدا فکری زۆر جیاوازی هەیە. کەسی هەیە بەحسی فدرالیەت بە فدرالیەت بدەست نیشان دکێ و کەسیژی هەیە بەحسی نمونەی فدرالیەت بناوەکی دیدی دکێ و کەسێکیژی هەیە داخوازی حقوقی سەقافی دکێ، ینی زۆر خلافێکی گەورە هەیە دا ئەو نقطەدا. ولكن تەسەوری مدە بگشتی ینی ناڤەرۆکە فدرالیەتی جهی ئیتیفاقی گشتیە هندروي تفكر سياسي دا احتمال موضوعي نافي فدراليات يعني خلافي تذهب أوجي خلافة سببي أو جبرق مجتمعي سوريا بقشتي نافي فدراليات قبولي ناكي يانجي تيدقه موضوعي نافي فدراليات اعتبار دك موضوعي تقسيم وتجزئة جدولة سوريا زوري بارتي وأحزاب هيا بحثي نافروكي فدراليات دكي بيجو نافي فدراليات بكار بيني أو خلاف هيا، ولكن تصوري من الجوري قاهية من الجوري دانوستاندني من أغلبي حركة سياسية متفقة لسر نافروكي فدراليته، ولكن خلاف أو كنافي فدراليات بهشكرة بيجوتن يا نيجوتن باعتبار سياسة فني ممكنة وشون كاربن دان أستاندن وتعامل الجل أو فكرو رنجي جواز دهندروي سوريا بقشتيدا وأمرو دناف دي مصطلحين سياسي هنا كيشة دكن دهندروي سوريا بقشتيدا مصطلحي علمانيات ومصطلحي فدراليات هردوجي بداخة وبرنجكي شاش برنجكي غلط قالي سوريا ينجي حتاني هيزن سوريا بقشتي برنجكي غلط دست نيشان دكن دياري قل دكن اعتبار دكن علمانية الحادة واعتبار دكن فدرالية وكي تقسيمك خاكي سوريا بو او يك هناك حركي سياسي يعني اگر من بتوانم بيج من لعبكي سياسي دكيغو نافروكي فدرالية دخوازي بالنافكي دي وبيغومان تصوري مدقرك كيشاب بمصطلح نبي نافروك بويا ما يهري جرينجا راستا جا وتت لنيوان خلقك بابلين قالي كرد للرجاوي كردستان لقال لنا السياسية كان هندك جیاوازی هەیە لەو تێگەیشتنەیە پێت وایە دوجار ئەو لایەنە سیاسیانەی کە ئەچن بۆ دیمەشق و داوای مافەکەکەن جۆرێک لە با بڵێین دەسەڵات یان ئیدارە خۆ بەڕێوەبەری بۆ ڕۆژاوای کوردستان داواکەن کە ویسترا و خوازراوی خەڵکەکەیشە وە نییە؟ وتە جیاوازیەکەی لە تێگەیشتنی خەڵک لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ تێگەیشتنی سیاسیەکان بۆ مەسلەی ئەوەی داوای فیدرالی بکرێ، داوای با بڵێن کیانێکی دیاریکراو بۆ کورد بکرێ،
هێزە سیاسیەکان لە ڕۆژاوای کوردستان دەتوانن شتێکی دیاریکرا و دیاری بکەن لە شێوەی فیدرالی جا ناوەکەی بێنن یان نا کە خوازراو بێ یان ویستراو بێ بە دڵی خەڵک بێ لە ڕۆژاوای کوردستان؟ حتا ئێستاشخوا ئەو یەک جوان گازندەی گەورەیە گۆ ملەتی ڕۆژئاوای کوردستان گازندەی دکێل ji حرەکە سیاسی گۆ حتا ئێستا بۆ وێنا تشتێکی دیار ناکێت تشتێکی وازحی تشتێکی خویا گۆ گەلی ڕۆژئاوای کوردستان بزانبێ کە حەقی مە مافی مە لە سووریادا چییە ئەم خەبات و خزمەت لەگەل وێ دکن هەرتم حرەکە سیاسی یعنی من بێژم موسادرەی فکر و حەقی ملت کردە و هەرتم اعتیبار دکێ گەل طموحاتی وی زێدەنە ئژبەر گۆ زۆربەی ملەتی مە ڕۆژئاوای کوردستان داخوازی سەرخەبوون دکێ و داخوازی حەقی تقریر المصير دكي يعني ولكن تبلو أوجي أو چند دانوستاندن ودبونا نبين حركي سياسي هولير يكبو هولير ددوبو صلاح الدين بو دهوك بو تبلو يجي أوقات تشتبو ملتي كرد روش آفاي كردستان تفقر سياسي دياري نكر يشقر مسرش اتفاقي كريا أو بداخ وجهي غازنديج قبل ملت و جتفقر سياسي وجبروي يكدميقو أو قفتوقو دنا بين برادرند أنا كسدا وبرادرند هندروي بيانا كدا وبارتيين خارجي أو هردو مجلسة وقت قوتشيبن از هيفي دارم يعني قوكي هرجار تشينا بي أو مجلسة أو هردو مجلسة كاربن بتوانن قول نريني قل قهدار بكن داخوازي ملت جي قهدار بكن جبرقو أغلبي كاس يعني قرباني دانينا زوري كسي ما شهيد دانا ما شهيد ندانا جبو حقوقي ثقافي قود سوريا دا بدرست كرن يعني بشار أسد جي وقت يقول لسر حكمي بو لسر دستهلات داري بو دقو ملتي كرد بشكش قال سوريا أمرو مبهزاران شهيد دانا بو خاطري كرد و كردستان مدايش بروي يكي از هيفي دارم يعني قو تفقرا سياسي بحمو رنگ قوهايا بهردو مجلسي قوهايا كاربن بتوانن لداخوازين قلي خوار روش آفاي كردستان قوه دار بكن وان داخوازية وانا برجع ببينن دمي قوان قفتو قو بكن بي قومان مجي دزانن قلي روش آفاجي دزاني قو سياسة فني ممكنة ونهر داخوازية بجيتين بي قومان اوام دزانن ولكن او حقي داوي قلي كرد قرك بتثبيت كرن دكتور لا چەند ڕۆژی ڕابردوو ئەنە کەسە لە هاوپەیمانی نیشتیمانی سووری کشایەوانێ ئەوە هەنگاوێکی باشە چۆنیە بینی یارمەتی دەرەبێ بۆی ئیتر نزیک بوونەوەکانی بینی ئەنە کەسە و پێنەکە ڕاستیەکەی باشتر بێ چونکە چیتر ئەنە کەسە ئیتر سەر بە ئیتلافێکی نیشتیمانی نابێ کە با بڵێن خەت و خاڵی سیاسی خۆی هەیە بە دڵنیاییەوە کۆمەڵێک هێڵی سیاسی دیاریکراوی خۆی هەیە هاتنە دەرەوەی لەم ئیتلافە بە دڵنیاییەوە ئازادتریەکە لە بڕیاردان جا بڕیارە نەتەوەیەکان بێ بڕیارە نیشتیمانیەکان بێ یارمەتی دەرەبێ بۆ زوو کۆبوونەوە لەگەڵ پێێنەکەوە گەیشتن بە شتێکی دیاریکراو يعني او فكشاندنا برادري مي انا كسد هندروي ائتلاف دا يعني بركي قيمتي كي خوي السياسي راستي نية يعني جبرقو ائتلاف اساسا نماوى يعني هشتي مانجي ديسمبر ده 2024 قيمتي ائتلاف نما يعني ائتلاف بو شورش ومعارضه وهشتي مان نشورش ما نمعارضه ما يعني ففكشاندني برادرين مدهندروي انا كسيدج او مجلسه يعني وارن سياسي ده قيمتك يخونيه ولكن تبلو يجي سباس بو برادرين مدهندروي انا كسيده جبرقو او فكشاندن قافكي بو نابينا وانا وبرادرين بيانكي احتمالا قافكي جوان بيش بروي يكي يعني راستا بركي دوار السياسي ده يعني تقيمتي او فكشاندن نبيش برقو اساسا ائتلاف نمايا يعني ولكن جبو خاطري اما بيجن حسن نيتنا بين برادرين انا كسوا بيانك خطوكي باش بو بلد بيقومان دكتور بيتوانيه بو ام حسن نيته لانا كسوا باشتر بو زوتر بيت زوتر كي یەکەمیان پێش کۆنگرەکەی دیمەشق بووایە ئەوەی کە ئەحمەد الشەرع خۆی لێ کرد بە سەرۆک خۆ ئەگەرنا بکرایە پێش کەوتنی ئەسەدیش بووایە پێدەچوو باشتر بێ وانە ئەگەر تداخوازی مەبکێوە ینی دەخوازی گەلک
دۆست و هەواڵێن ئەنە کەسە گوهدار بکێ ئەو ڤەکەشندن ژهندر و ئێئتیلافێ گەرەک بەری چەندین ساڵ بە جبر گلگوری بهوری ما لگوری قناعتی ما قیمتی ائتلاف نبو و ائتلاف تی خدمتی قضیه کردی ندهاتا کرن و اغلبی جارا وقتی گو مناقشه و گفتگو لسر روش سوریا دهاتا کرن هر تم تحفظی دهاتا کرن سر موضوعی قضیه کردی ده ائتلاف ده یعنی جبر و یکی دنرین مده گرک یعنی برادر مد انا کسی ده یعنی بری چندین سال هات با وکشاندن ولكن نرینکی وای جواز هبو واعتبار ذكر انه جرك ام جسمك يدد لاشك يدهندروي معارضه ده بردوام بكن حرمتش او نرينا دكن تبلو ويجي اگر بري چندين سال تاني خوانك شاند با حشتي مان جرك او يعني فكشاندن چيبو با او فكشاندني بري چند روجا راستي يعني وارك قيمتك خوي سياسي تصوري مدوين نبي لكن اجبر قد هاتا خوستن دهشتي مان ده روجا روخاندني ريجيمي اسد جرك هات باكرن ولكن قصه يعني قسەکی عرب هەیە دەبێژێ ئەن تەصیلە متأخرا خير من أن لا تصل أبدا. ئێستا دەرەنگ بگهێ باشترە ڕاستە یەکجاری هەر نەگەیت وەڵاهی یەک تێبینی دیاریکراو هەیە جا نازانم هەڵەمیان نا دکتۆر تۆ بۆم ڕاستکەرەوە پێم وا بێت تا ئێستا ئەنە کەسە بە فەرمی دانی بە خۆسەری دیموکراتیان نەناوە بە ئیدارەی خۆسەران نەناوە نازانم ڕاستم یان نا پێتوانی ئەگەر ئەم کاری نەکردووە پێویستە کابیکە ئیتر ئیدارەیەکی خۆسەری دیاریکراوە چەند ساڵە کاروبار لە ڕۆژاوای کوردستان بەڕێیەکە لەگەڵ خەڵکەکەیەتی ڕاستە حتا ئێستا ئەنە کەسە ئەو بریاری نەدایە لاکن هێویدارم یانی پشتی ئەو گفت و گۆ دنابەینا برادەرێن مەدهندروێ ئەنە کەسەدەوە پێیەنەکەدە دەست پێ بکەن و ئەو گازندەی دنابەیناوادە بێنە حەلاندن بێنە پوچکردن یانی ئەو کەلەمێ گۆهانە تەسەوری دیکەم یان ژی نەگۆ هێوی دکەم یانی گۆ ئەو داخوازی بجی بەرێژ بەر گۆڕاستی ئەv ئیدارەی گۆ ئەمرۆ هەیە تەبل و گۆ گازندەی مەید زۆری سەر ئەو ئیدارە هەنە وەلاکن مە پێویست دبینن پاراستنی ئەو ئیدارەش بەرگۆ ئەو ڕێڤەبەری ئیرۆ بینگەهەکی دروست کردە ئەگەر مە داخوازی لا مەرکەزی دکەن ئەگەر مە داخوازەی فدرالیەت دکەن ئەگەر داخوازیە مە چ بێن دە سووریان نودە ئەو ڕێڤەبەریە گۆ ئەمرۆ ڕۆژئاوای کوردستانە بینگەهەکی دروست کردە تەبل و گۆ زۆر گازندەی هەنە لە ئەو ڕێڤەبەریە بۆ ئەو یەکیانی حتا ئێستا برادەرێن مەدهندروێ ئەنە کەسەدە ئەوە قبولی نەکردە لاکن هێویمە پشتی گۆ ئەو گفت و گۆ دەست پێ بکێ ئەو ژی بکنە ئەو قەناعات یانژی احتیمالە ببنە شریکە نازانم یانی ئەوە چۆن دەرباس دەبێت بەر گۆڕاستی ئەوە نە ئیشێ منە متەدەخولی ئەو موضوع دەژێ ناکەم من نە مرۆڤێکی ئیداریمە من نە مرۆڤێکی سیاسی ئەم بێژن ئەو موضوع مناقەشەشی بکێ ئێمە ئیشێمە وەزیفێمە کاری خۆ ئەمە دبینن گۆ ئەم خزمەتی ئەو تەفگەرە سیاسی بکەن دووارێ ڕێزگرتندا دووارێ ئیتیفاقدا مەکاری بن پیشگرت بن ژوارە لاکن موضوعی چۆن ئەو موضوع بکن ئەوە عائیدی وایە و ئەوە قەراری وایە وەلەو داخوازیەمە هێویەمە گۆ ئەو نقطە بێکردن یعنی ئەو ڕێڤەبەری بێ قبولکردن و ئەگەر ئەو ڕێڤەبەریە هانا بچووکە مە گەورە بکەن ئەگەر کێ ماسی تێدا هەنە فەحشیتی تێدا هەنە مە دەستی هەفتوو بگرن مە جوانتر بکەن وەلاکن ئەم شیار بن ئەم ئەو ڕێڤەبەریە نەهەرڤێنن ئەم خرا نەکەن ji ber got xirakirin hervandin zorî hesane avakirin ewa zorî zehmete emrî waqiî got emro me ferdî kiriye li ser Sûriye me bitwanin îstîfade jê bikin bo Sûriyeyê nû. باشە دکتۆر لە کۆتاییەکانی ساڵی ڕابردوو لە کۆنفرانسێکی دیاریکراوە قسەیەکت ئەیە ئەڵەی پێویستەکە هەموو هێزەکانی هێزە سیاسیەکان لە ڕۆژاوا باڵپشتی لە هەسەدە بکەن و من ڕاستیەکەی ئەیبەستمەوە بە پرسێکی دیکەش کە مەسلەی ئەگەری ڕۆیشتنەوەی هێزەکانی ڕۆژە بۆ ڕۆژاوای کوردستان تۆ ئەمە بە دڵنیایی و یەکێکە لە داواکاریەکانی ئەنە کەسەش تۆ فۆرمی ڕۆشتنەوەی هێزەکانی ڕۆژ بۆ ڕۆژاوای کوردستان گەیشتووە بە چی؟ ئەتوانی شتێکی دیاریکراوم پێ بڵێ و گرنگی دەستگرتن بە هێزەکانی هەسەدەوە بۆ ئەوەی بە یەکگرتووی بمێنێتەوە تا چەند گرنگە. ئەزانم ئەزانی چیەڵێم. گەلەک سپاس بێگومان ینی من دەبینم پاراستنی هێزێ لەشکەری قەسەد تشتێکی زۆری گرنگە
ومدبينم أمرو يمد خطرك زور جورة دنا يعني وقالك تهديدي قال ما روج آبای كردستان تكرن وإيرو أو كتشو خورتن ما إيقوراشتنا تشكو دوا تونيلين شرف دا خزمتو خباتي دكن قربانيين زور جورة ددن أو مد باريزي أو حمايتي ناموسي دكي حمايتي خاك دكي حمايتي مالو هر إمكاناتي ودسكفتين جو أمرو دستي مدى راستي من دبينم بجگرتي جوج قصد رجرك هرتم بيكرن هم جلاين تحركة سياسي دهندرو روج آبای كردستان ده وهم تفجرن كردستاني جي جو بجگرت بن جا قصدير جبر جو أمرو إيجو مدى باريس روج آبای كردستان قصده وتجاري قناعتي مدى من نابينم بتوان الموخب باريس دريا براتي ده ياندريا جوتنين جوان ده ياندريا قصين آشتيانه ده ياندريا هشمندي ده مناتوانند خواب باريزن حمايتي خواب كنجبرو يكي راستي من بشجرتم جا قصدره ودبينم جرك هر كسي جي جرك او بشجرتي بكي يعني ومن هيفي دارم هر كس جي روج آبای كردستان بتايبة حركة سياسي بجه او قناعت انو ناتوان دريا هشمندي ده خواب باريزي وناتوان دريا هشمندي ده جي نريني خوي سياسي فكري خوي سياسي بدي قبول كرن سرمي ماسا دان وستاندن او خالي يكم خالي دوام بيغومان لشكري الروج زاروي الروج آبای كردستاننا وخلقي روج آبای كردستاننا وحقي وهيا جو اوجي ورن روج آبای كردستاني خزمت وخبات اخوا لروج آبای كردستان بكن او حتى يعني تشتكي قلق جراحات يعني نقاش كرن روج آبای كردستاني او خلقي روج آبانا حقي وايا جو ورن خزمتي إخوة خباتي إخوة روج آبای كردستاني بكن ولكن مشكلة أو نور بيشمرجي روج أمرو خارجي سينورن وبيشمرجي روجي مصيري إخوة جري دايا مصيري براندرن ما أنا كسي وأنا كسي وكي بردفكي يانجي لايكي سياسيش بيشمرجي روج را جبروا يكي وقت جو أو اتفاقي سياسي ما بين أنا كسا وبيانك بيدرست كرن تصوري مدى او اتفاقوي ادرست كرن حتى جبو خاطري بيشمرجي روجي من مروفكي عسكري ما من بردفكي قسد مجي ومن بردفكي بيشمرجي روج مجي حرمت هر كثيرة دقرم ولكن قناعتي خود بيجم من حزل النية روج آبای كردستان تجربي باشوري كردستان بتكرار كرن اگر بيشمرجي روج داخلي روج آبای كردستان ببن بخير ورن كوري روج آبای كردستان ولكن جرك او قصد لف بكن جرك تدبيرك بيدانين نابي دهيزن عسكري روج آبای كردستان بن او تجربه جو امر الباشوري كردستان تبلو جو حرمتو ريز جدقرم نتجربه كي سربلنداية جو ما بتوان تكرار بكن روج آبای كردستان تێگەشتنەکەی ڕۆژاوای کوردستانیش با بڵێن بە تایبەتی هەسەدە و خودی خۆسەر ڕاستیەکەی خودی مەزلوم کۆبانی مەزلوم عەبدی جەنەڕاڵ مەزلوم بە هەمان شێوەیە وەکەوەی کە ئێستا تۆوتت تێگەشتنی بەڕێز جەنەڕاڵ مەزلوم عەبدی بۆ تێکەڵبوونی هێزەکانی ڕۆژ لەگەڵ هەسەدەیە بۆ هاتنەوەی هێزەکانی ڕۆژ تێگەشتنی هەسەدە خۆی بە هەمان شێوەیە کە ئێستا تۆ باست کرد کە تەجروبەکە با بڵێن ئەوەی باشووری کوردستان دووبارە نەکرێتەوە نازانم بۆتە گوت من نەبەردەفکی قەسەدەمە و من نازانم فکری جەنابی جەنەرال بۆ ئەو مەوزوعە چۆنە یانجی فکری قەسەدە بۆ قسەت لەگەڵا کردوون بۆی هەیە باسییان کردبێت ياغو من متأكدم ياغو من دزانم يعني جنابي جنرال لبيشمرج الروج ما يزدك يقول كوري روج آبای كردستان حقي خود هياغو خدمت وخباتي دكن لكن شكلي او خباته شون او خباته بكن بشرنجي او خباته بكن من نازانم شون تفكير دكيش بالقراستي من او اختصاصي منها من تيلاقهم حتى قو من كارب او نقاش جي بكن جبر ويكي من ناتوان او برسف بدم زورونا دکتۆر خەزنەوی ماوەیەکی باش لە ڕۆژاوای کوردستان بووی و گوتیشت پێدەچێ هەندێک گازندە لە ئیدارەی خۆسەریش هەبێ ئەتوانی هەندێک شتی دیاریکراون پێ بڵێ کە
کاریگەری لەسەر ژیانی خەڵک هەیە و ئەکرێ لە ڕۆژاوای کوردستان باشتر ئیشی لەسەر بکرێ. چین ئەو گازندانەکە ئەکرێ لەسەر خۆسەر هەبن. کاکڕەنجیانی ئەوە تشتێکی دنیای دەیە ینی دەست هلاتداری ئەو عەدالەتی 100% ممکن نینە. دائما دەست هلاتداری ڕەنگەکش ڕەنگی عنفی تێدا هەیە، دائما دەست هلاتداری ڕەنگەکش ڕەنگی تەسەڵڵوتێ تێدا هەیە. ئەوە طبیعیە، ئەوە ئەمریکا وایە، ئەوە ئەوروپا وایە، من نەروج ژیان دەکەم، نەروجی وایە. يعني رنگك رنگي عنفي ده دائما دست هلاتداري ده هيا جبروية كي بهترين غازندي جو من جهدار كرن يعني اغلبي ويجريداينا موضوعي خدمة جزاري موضوعي كهرباء، موضوعي آفا، موضوعي نفطة، موضوعي معاشاته، او اغلب او غازندجي حقن يعني مقبولي بكن جبلي جوهن غازندي قدنا بين برادرين انا كسوا اداري دنا او غازندي واي تايبتي هنا، ولكن ايه ملت ايه قال اغلبي غازندي وانا غازندي حقن وفي وسط ريفابريا روج افاي كردستان لسر او غازندا راوستي وقفتوغو بكي وهولي بدي شون او غازندي جوهنا شار سر بكي بيجو من او غازندا حقن وما تضامني لقل او غازندي قلدكن، لكن همان كاد يعني نايوي معني وقت يقو او غازنده هبن قرك اموي الريفابري بهر بين جبرقو ناي قبول كرن يعني جبيرنا كاكرنج يعني اگر ما فقرن 16 سال بري استا كردي روج آفاي كردستان ناتواني بالقناة لكي تلفزيون بريفا ببن امرو روج آفاي كردستان خلقي وينا دولتك بريفت بن اوا جرك برشعب بي اوا دسكفتك زوري قوريه يعني بري 16 سال ما ناتواني بو ادارك بريفت بن امرو ما دولتك بريفت بن اوا تشتكي زور قوريه يعني جبرويه كي موضوعي جو كي ماسي بداوي ورن او كي ماسي بداوي ناين اوا استا من يعني هم ولاتيكي نرويجي ما ومن نرويجي جيان دكم بدهان غازن دخلك النرويج دكي جود استي هري بلند يد موضوعي ما في مروف ده موضوعي عدالة ده هر تمجي هر صال سي دلستا سعادتي ده دلستا رقم يكو رقم ددويا ملتي غازن ده هي جبرويه كي او غازن ده هنا وتصوري مدى وهابن وبردوام منجي او غازن ده تبلو قوم من دبينم قرك ريفابري هناكي توزكي كاربي سرئيش بكيش برقو حقي خلكايا موضوعي معاشات موضوعي كهرباء موضوعي نفط او موضوعي شيانية بيقومان او حقا رونا جا اويكا راستيكي ايما اي بينين واي سلميني سرباري همو قليكان جۆرێک لە دەستگرتن و پشتگیریەکی کوردانەی نەتەوەیانەی نیشتیمانیانە بۆ ئیدارەی خۆسەروە بۆ هێزەکانی هەسەدەش هەیە ئەو بەرگریە میلیە با بڵێن سڤیلەیە کە لە بەنداوی تشرین و با بڵێن بە تایبەتی بەڕێوە ئەچێ جا من پێش ئەوە ئەم ڕۆیا دوێنێ ڕاستیەکەی کلیپێکی دیاریکرا و گۆرانیەکی دیاریکرا و لەسەر با بڵێن بەرگری لە بەنداوی تشرین بەرگریە مەدەنیەکە خەڵک دروست کراوە کلیپێکە گۆرانیەکە دکتۆر من حەزەکەم بەیەکەوە هەندێک گوێی لێ بگرین دوای ئەوە لەسەر ئەو پرسی بەنداوی تشرین لەوە چێ یەک دوو قسە بکەین بزانم تۆ چۆنی ئەبینی هاوڕێیان نازام کلیپەکە حەزرێ یان نا شتێکی جوان بوو کەرەمکە فەرموو کەرەمکە باس
شێخ بەنداڤامەیە نازانم چیت بۆ بەنداوی تشرین یان نا ئەوە چ بەرخودانیە کە لەوێ بەڕێواچێت من گەهشتم نزیکی وێ لاکن بەداخەوە من کات نەبوو ئەس هەرماوێ درێ بێگومان داخوازە لێبورین دکەم دەنگی زۆر زەعیفی بوو لاکن سەیریکە من تێگەشتم دەنگی زەعیفی کلیپێکی زۆر جوانە سەیریکە حیفێ هلێنن بێگۆمان حیفێ هلێن ئەوە من تێگەشتم ئەمرۆ بەرخۆدانێکی زۆر گەورە هەیە شەروانی مەد هندروێ یەپەکێ و یەپەژێدا ئەمرۆ ڕاشتنە چەکی شەرەف و ئەمرۆ خزمەت و خەباتێکی زۆر گەورە دکەن چاوی وا ماش دکەن بژی یەپەژە بژی یەپەکە بژی ئەو بەرخۆدانە گۆ ئەمرۆ دکەن چاوی وا ماش دکەن بەردەوام بکەن پاراستنی مە بکەن حیفێ هلێنن من دوایی هینە لینکی گۆرانیەکەت بۆ نێرم دکتۆر خەزنەوی باش نییە سەیری کلیپێکی زۆر جوانە گۆرانیەکی زۆر جوانە هەر بەڕاستی لەم 1-2 ساڵی ڕابردووە هوەری با بڵێن دروستکردنی گۆرانی و ئەو کلیپانە شتی زۆر زۆر جوانەکەن یەکێک هەیە محمود بەرازی محەممەد بەرازی نازانم ئەگەر هەڵە بمیاننا شتی زۆر جوانەکە دکتۆر خەزنەوی هەر کەسی سپاس بۆ هەر کەسی کاکران سپاس بۆ هەر کەسی ئەمرۆ کەچ و خۆرتێمە دێوان تونێ لێ شەرەفێدا خزمەت و خەباتێکی زۆر گەورە دکەن قوربانێکی زۆر گەورە دەدەن بۆ وێ یەکێ هەر یەکیشمە بە هەموو ئیمکاناتێخوا ئیمامی مزگەفت بێ هونەرمەند بێ بە هەر ڕەنگێک گوهەیە ئەو خزمەت و پشگرتی و ئالیکاریە ئەو کەچ و ئەو خۆرت و شەروانێن مە بکێ سپاس بۆ هەموو کەس جاتۆیەکێکی لەوانەی کە بە دڵنیاییەوە بێ سوپاسێکی گەورە بکرێت دکتۆر خەزنەوی هەر بەڕاست خەڵکی ڕۆژاوای کوردستانی شەرع بە سەرۆکە زانیت دکتۆر؟ ناوەڵە من شەرع بسەرۆک نابینم من چاوێ من جەنابێ جەنەرال مەزلوم عەبدەیە دکتۆر هەڵوێستی با بڵێن خۆسەرمان جەنابێ جەنەرال مەزلوم عەبدێ ئەمرۆ جەنابێ جەنەرال مەزلوم عەبدۆ ئەمرۆ سەرکێشیە وان هێزێمەی عەسکەری دکێ گۆمەد پارێزێ هێڤیا مشخۆدا گۆ وی بپارێزێ حیمایەتا وی و هەموو گەلێمە بکە ئینشاءالله و دەرەجاتی هەری بلندشکا مەزلوم عەبدێرە دخوازم و هێڤیا مشخۆدێ ئەوە گۆ هەری پێشکەوێ ئینشاءالله نامەوێ بوو خەومە مۆقیفەوە پشگرتی ئەوم بۆچە پشگرتی ئەحمەدی شەرعم ڕوونە نامەوێ بۆچە پشگرتی ئەحمەدی شەرعم دەمی گۆ مەزلوم عەبدی هەیە دکتۆر دوو هەڵوێستی جیاوازمان بینی لەبارەی پیرۆزباییکردن لە ئەحمەدە شەرع هەڵوێستی خۆسەر دیار بوو گلەیی هەیە و دیارە گلەیەکانیش چین یعنی ئەڵێ نە بەشدار بووین نە جگە لەوەش ینی خەڵکێکی تیا بەشدار بووە کە تیرۆریستە ینی هیچ نەبێ یەکێکیان بکوژی هەڤرین خەلەفە شەید هەڤرین بە دڵنیاییەوە ئەیناسیت ئەمە یەک بەڵام ئەنە کەسە ڕاستیەکەی پیرۆزبایی لێ کرد بۆ ئەم جیاوازیە حرمەتی نەرینی هەر تەرەفی دکەم یانی ئەوە تایبەتی و خصوصیەتی حرەکە سیاسیە چۆن دیراست دکێ چۆن دبینێ چۆن پێشەڕۆژێ دبینێ ئەوە خصوصیەتێکی وایە من وەک مرشد یعنی من حقیقت دبینم ئەحمەد الشەرع ئەو کابرای ئێرهابیە ئەوێ گۆ دەستی وینا بخوینێ کوردە ئەوێ گۆ 2012دا ئیریشی سەرێکانی کردە کوشتن کردە تاڵان کردە دزی کردە من دبینم گۆ ئەمرۆ کەسین گۆ قاتلێ نەگۆ هێڤرین تەنێ ینی ئەمرۆ ئەو کەسێن گۆ شەری دکەن لە دەردۆرا کۆبانێژی ئەو حەمزات و عەمشات و ئەو کەساژی ئەمرۆ بەشداری ئەو حکوومەتن من نابینم ئەو کەسە بتوانن گۆ سووریایەکی ئەو ڕەنگی جودا جودا کار بن بڕێڤە ببینن بۆ ئەو یەکژیم ڕاستی من وەک ئەحمەد الشەرع وەکی سەرۆک بۆ خۆ نابینم و من پیرۆزباهیژی بێگۆمان لێژی ناکەم و من نابینم گۆ حەقی خۆت هەیە گۆ ئەو سەرکیشیژی بکە ئینسانێکی ینی دەستی وی حەقی دخوینە ملەتی کوردەیە وەلاکن ئەوە تەفگەرە سیاسی چۆن ئەو مەوزوعە نرخێنێ ئەوە حەقی خۆیە من احتیرامی دەگرم ڕوونە دکتۆر خەزنەوی بە دڵنیایی تۆ لە ڕۆژاوای کوردستان یان ئەو شوێنەی کە ئەو ناوچەی کە هێزەکانی سوورای دیموکرات
با بڵین بەرگری لەیەکەن خەریکی بەرخۆدانن پێکهاتی دیکەشی تایە بە دڵنیاییەوە تۆ ئەوانی شت بینی پێکهاتەکانی دیکە شت بینی ئەوان لەبارەی ینی با بەڕوونی بڵێم ڕویان لە ئێقامشلووە یان ڕویان لە دیمەشقە مەقسەدی تە بکێ ئەو پێکهاتەکانی دیکە عەرەبی لێیە و چوزانم پێکهاتی دیکەی لێن لە ڕۆژاوای کوردستان و شوێنانەی دیکەش کە سەر بە ئیداری خۆسەرن بێگۆمان من ئەوژی دیتن ینی قسمێکی زۆر مەدیتن ینی gelek başin welakin ji bîr neke got ew jî yanî hewildanî zor hene yanî ji qîbelî Şam ji qîbelî zor eşîrên hindir wê Sûriyayê de yanî zor hewildanî heye got xwe vekişênin ji pişta qesede yanî ew hewildanî hene yanî we em jî hewlî didin got em bidne diyarkirin bidne xuyakirin enû ew herême mesîrê me muştereke yanî biraderên me Ereb hene biraderên me Sûriyan hene xelkî منطقنا شريكي مند او خاك دا يعني او داخويا او دينو دانوستاندن او هفديتن بردوامن جيش حمو لاين سياسي وجي بردوامن ولكن همان كاد جي جبيرنكا يعني او جماعتي شام وعشير عرب داخلي خارجي عفوا خارجي سينوري قصد هولداني وهنا قد يعني دانوستاندن القلوادكن جو خفاكشن او هردو هولدان هنا بيقول ڕوونە هیچ لەگەڵ دروزەکانە پەیوەندیەک با بڵێن یەکتربینینێک هەبوو یان نا دکتۆر والله ولا شخصي نبو لكن دو كونغركي دا بو حمو بيكهاتين اولي نونري وانا هفدوديت لكن من نتشم رخي وانا وهريمي وانا من نتشم راستي لكن دو كونغركي دا الباجاري حسكا يعني جي حسكا يعني نونري وبجدار بو ما هناكي دانوستان دنكر دكتور ولكن تفكير سياسي وامبيجن قصدا او دانوستاندني وهنا رونا و پێم وا بێشتێکی باشی شەبێ استراتیژی ئەگەر پەیوەندی لە نێوان ڕۆژاوای کوردستان و دروزەکان هەبێ چونکە دروزەکان پشتگیریەکی باشی با بڵێن وڵاتێکی هەرێمیان هەیە دکتۆر من لە ڕۆژاوای کوردستان بووی و قسەی زۆر دەبارەی ئەگەری کشانە و نەکشانەوەی ئەمریکا و وێزەکانی هاوپەیمانانەکرێ ئەزانم ئەنی لەوێ بووی بۆیە من ئەم پرسیارە بکەم تۆ جموجوڵەکانی ئەمریکا زیاتر بوون دێنە ناو شارەوە تۆ هەست بەواکەی کە ئەمریکا خەریکی ئەوەیە لە ڕۆژاوای کوردستان بکشێتەوە لەو بارەیەوە کورتخۆی لە ڕۆژاوای کوردستان چی پێوتراوە هیچی دیاریکراوی پێوتراوە تشتكي دياري جو أمريكا بدي خوياكرن جو خفاكشين انسحابي بكج روجافاي كردستان فرمي نية ولكن يعني سياستي أمريكا بنتاغون يعني كاري خودك يعني حمو خطة أمبيجن بلاني دديني يعني أو بلاني جو دديني قلق جارا هن كسي مهانا تيدق هن إنه أو بلانا يعني عاجلية يعني بنتاغون بلاني هرتم دديني شلون خفاكشينج سوريا شلون خفاكشينج العراق شلون خفاكشينج قاعدين عديد القطار أو بلانا هرتم تينا تشيكرن وهرتم تينا تحديث كرنج ناي او معنى وقتي جو بنتاغون لسر او بلانا لسر او برنامج ايش بكي معنى وينا كدنيزيكترين كاد امريكا خو فادك شينيش بل وياكي يعني تشتكي فرمي جو بدي خويا كرن يعني جو امريكا هيزا خوي عسكري فاكشينيش روج افاي كردستان نينا وغرك هركس يعني او نقطه تيبك هي يعني جواز وقتي جو بنتاغون دانيشه ودراسه دكي او تشتكي طبيعيه دحمو حكومات دجي او حتى شركات دجي هيا خطي 50 هيا خطي نظام چند هيا خلق حاضريه خودك بلاني خو حاضر دكي جيبو اي مساله كي طارئ وعجله دكتور شيخ مرشد خزنوي كساتي ايني ونتوي رجاوي كردستان گەلێک خۆشحاڵ بووم بە گفتوگۆ لەگەڵ ئێوە بمێنن بۆ کورد و بۆ کوردستان سپاس دەکەم گەلێک سپاس کاکران سپاس بۆ ئەم گفتوگۆ بژی کورد بژی کوردستان بیریشم نەچووە کلیپەکەت بۆ نێرم بە دڵنیاییەوە ئینشاءالله دەستە خۆش بێ سپاس دەکەم دەست بە دوعا